ئەمڕۆ ڕۆمانی تابوتی پەیمانی خودا کە لە نووسینی سەلاح جەلالە بڵاو دەکرێتەوە. زانیاری زیاتر لە پەیامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سلااوان لێبێ ئەم کاتتان باش سەوسەن وەک تۆ ئاماژت بێکرد ئێمە ئێستا لە مەڵبندی کوردۆلۆجین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن مەڵبندی کوردۆلۆجیەوە کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوە بۆ نوێترین ڕۆمانی مامۆستا سەلاح جەلال دەکرێت بە ناونیشانی تابوتی پەیمانی خودا. من لێرە مامۆستا سەلاح لەگەڵم ئامادەیە گفتوگویەک دەربارەی ئەم ڕۆمانە نوێ لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. مامۆستاگیان سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ بفەرموویتێرە زۆر سپاس دەکەم. تابوتی پەیمانی خودا چ پەیامێکی لە پشتە؟ تابوت ڕۆمان زمان و ناکۆکی شارستانیەتەکانە. ئەم ڕۆمانە لەبەر ئەوەی بە پەیوەندیەکانی بوونەوەری فەزایی شایاتینی جنۆکە مرۆڤ تاوابێ من تێپەڕی ئەوەم کردووە بووە بە زمان و ناکۆشەکانی نەک هەسارەکان سەرزەوی شارستانیەتەکان بووە بە زمان و ناکۆکی هەموو هەسارەکان و هەموو گردون. تابوتی پەیمانی خودا ئەو تابوتە ئەو تابوتەیە لە حەزرەتی ئیبراهیمەوە هاتووە بە حەزرەتی موسایە، دوایی یەهودیەکان لە خێمەی کۆبوونەوەکانە دایان ناوە، دوای ئەوەی دوای حەزرەتی داود خستوێتێ سەر هەردوو هەیکەلەکە. ئەم تابوتە لە هەموو شوێنێک دوایی تاعونی بڵاو کردوێتەوە لە بریەوەی سەرکەوتنیان باتێ. یەهودیەکان لایەن وایە کە نەبوخوزنەسر لە کاتی گرتنی ئۆرشەلیما دزیوێتی یاخود کۆرشی پاشای فارسەکان لەسەر هەردوو هەیکەلەکە ئەو بردوێتی. ئۆتۆشۆ ئەو ساحیرەی کە لە گردوونە تەمەنی 1000 ساڵە ئەو ئەڵێ نەخێر لە سێگۆشەی بەرمودا عەرشی ئیبلیسی لەسەرە. تەنی هەسارەی ڕۆژهەڵات کە دائەبەزێ بۆ سەر زەوی دوو شاری ئەلکترۆنی دروست بووە، یەکێکیان لە وڵاتی کەهرەومەغناتیزی لە پشتی ئەمریکا، یەکیان لە ئۆمیاگۆن لە پشتی رووسیا. ئەویان هیچ چینە، ئەمیان هی ئیسرائیلە. تەنی هەسارەکە کە یەتە خوارەوە ئەو دوانە و تەنی هەساری خۆر ئاواش کە هەر لەسەر ئەرزە ئەسووتێنێ. لەمەوە ناکۆچەکانی سەر ئەرز دروست ئەبێ. ناتانیاهۆ تەلەفۆن لەگەڵ جۆ بایدن و لەگەڵ شی جیبین خو لەگەڵ سەرکردەکانی تراکە ئەوێ تابوتەکە بدۆزێتەوە. تر داوای لە یەهواکە خوا یەهودیەکان کە ئەو تابوتەی بۆ بێتەوە بۆ ئەوی بتوانێ سەرزەوی داگیر بکە. لەسەر هەسارەکەش پرۆفسۆر ئۆراپراند کە پرۆفسۆری فیزیاییە ئەویش بە نەزەرەی ڤۆڤی یۆنفرێس ئەوێ گردون داگیر بکات. چی تەنی فەزایی دروست دەکەن بۆ سەر هەسارەکان نایگەنێ لەبەرەوەی 100 ملیۆن هەسارە بەس لە کۆمەڵی ڕۆژ هەیە. کامە ژیانی تایە کامە بڕوات بێ کاتە بۆم بە 15 ڕۆژ بەس قاتم لەسەر عەرز بووە بەسەر ئەو هەسارانە گەڕاوم. یەکێ تیشکی ڕۆژلێنایە تاریکە ناگەن. ئۆتۆشۆ ئەڵێ ئەبێ بە تابوتی پەیمانی خودا ئێمە عەرشی خودا بدۆزینەوە. جیمزیۆبی ئەمریکی، ناسای سڵینی، من هەسارەکە هەمومان بە دو عەرشی خودایە گەڕین. لەبەر ئەوە ئەمەش بەچی ئەکرێ کتێبی دارامای جنۆکەکان فەیلسوفی جنۆکەکان ناوی کۆدەکانە. ئەم کۆدانە تەنیا بە ئۆتۆشۆ هەڵیەت. پاشای جنۆکەکان بەس جەستەی ماوەتەوە هەیکەلەکەی ئەبێ پاش 100 ساڵ ئەم هەیکەلە بژێتەوە لەبەرەوەی بە ئاوی ئەفسانەی جنۆکەکان ئاودراوە نابێ بمرێ. ئەم شۆڕشەچەیە کاپلاپیتۆ جنۆکەکانی سەر ئەرز هەموو بە تەمیمی مغناطیسی خوێنراون، شایاتینەکان خەوانیوانن. ئۆتۆشۆ کۆدەکان بە تەیری سەمەندەل، ئەو تەیرە سەمەندەلە خشۆک نییە لە ئەفسانەکانی هیندیا هەیە. من هێناومەتەوە لەلای ئۆتۆشۆیە. ئۆتۆشۆ بە ئاوی ئەفسانەکانی گردون گەورەی کردووە هەموو قاڕەکانی ئەجێڕێ، هەموو هەسارەکانی ئەجێڕێ. بەوەیە خەنجەری گریلاند ئەم خەنجەرە ناتوانم ئێستا شەرحیکەم. هەموو خەنجەرە ئەفسانەیەکانی سەر زەویە ئۆتۆشۆکۆی کردوتەوە لە گۆزەیەکە یەک خەنجەری لێ دەرچووە کە 1 سانتیمە و بۆ 6 مەتریش درێژە بێ. هێزی فڕینەیە بە پاڵەوانەکە ژەهرە ڕەژێ بەرامبەرەکەی کوێرەکە. ئەو خەنجەرە ئەبێ بنێرێ بۆ پلاپیتۆ بۆ سەر ئەرز بە تەیری سەمەندەلا ئەینێرێ. پلاپیتۆ دەزەکا بە شۆڕش لە وڵاتی کەهرۆمەغناتیسی لە پشتی ئەمریکاوە. شاری و پایتەختی جنۆکەکان لەوەیە. لەوێ ئەشڵماشی زیینگو ئەبێتەوە. اینجا بە ئەهرامەکانی میسر دەرگای عەشتار شاری سیڤار هەموو زیینگو ئەبنەوە. ئەمەش بەچی ئەکرێ ئەسپی سوپادلباری. ئەسپی سوپادلباریش ئەو ئەسپەیەکە پاشای تەڕاودا ئەوەی پێ دروست کرد بەڵام ئۆتۆشۆ سحریکەی تیاعەکە. تر دوای ئەوە لە سێگۆشەی بەرمودا هەموو سەرکردەکانی سەر زەویش بە تەمیمی مغناطیزی ئەو تابوتەوە ئەڕۆنە سێگۆشەی بەرمودا. جەنگەکە لە سێگۆشەی بەرموداوە دەست پێیەکە ئەڕاتەوە وڵاتی کەهرۆمەغناطیزی لەوێوە ئێتر ئەوەی کە سەر ئەکەوێت لە ڕێی ڕەمزەوە زەوی ئاوەی با. ئەوەی کە سەرەکەوێت تەنی هەسارەکەیە لەگەڵ تابوتی پەیمانی خودا لەگەڵ ئەسپی سوپادلباری.
من بەپێی ئەو قسانێک کە ئێستا بەڕێستان ئاماژەتان بە ڕۆمانەکەداوە نووسینەکانی پێشتر و شارەکانی بەڕێستان زیاتر لەسەر فیزیایە هۆکاری هەڵبژاردننی فیزیا بۆ چێگەڕێتەوە. باختین من ئەوەی کە دڵجێی دڵخۆشیمە تیویری باختینم بەرجەستە کرد. باختین ئەڵێ ڕۆمانە بێ بگا بە فیزیای نوێ من نەگەیشتم بە فیزیای نوێ هەموو ئەو شتانەی لەو ڕۆمانەیە هەن نوێن بەو نوێیانە ئەگا کە دروست نەبوون لە بری بانگەشەی ئێستا بکە بانگەشەی ئایندەیەکەکە کە تایە ئەگۆڕێ ئەم ڕۆمانە لەبەر ئەوە ئەم ڕۆمانە وەکو ڕاناویش ڕاناوم تێکشکانەوە من لە وەستام کە ئەمانە ئەچنەوە سەر هەسارەکە لەسەر هەسارەکە تابوتی پەیمانی خودا لەبەر ئەوەی هەموو سەرکردەکانی سەرزەوی قوربانیەکان لە قابیلەوە هەتا ئێستا هی سەرزەوی هەمووی بوون بە کۆلارە لەسەر هەسارەکە ئەوەی کە ئەمێنێتەوە لە ڕێی ڕەمزەوە بوونەوەرەکان هەموو تووشی تاعونە بن ئەوەی کە ئەمێنێتەوە تەنیا کۆلارەکانە هەموو زیینگ و ئەبنەوە تابوتی پەیمانی خودداش بەرزەبێتەوە کامێراکە بەبێ کامێرامان ئەمێنێتەوە تابوتەکەش چوار ڕەنگی فیزیایی سەوز و شین و سوور و سپی دوایی ئەبێ بە سپێشی خۆڵەمێشی ڕۆمانەکەش لە ڕێی ژیری دەستکردەوە ژیری دەستکرد ڕۆمانەکە مۆنتاژەکە لە تۆڕی دیجیتاڵی هەسارەکەیە بڵاوە بێتەوە ملیۆنان کلیکی لەسەرەکرێ بەس کەس ناتوانێت بخوێنێتەوە. مامۆستا خوێندکارانی زانکۆ چۆن دەتوانن سوود لەم ڕۆمانە ببینن بۆ توێژینەوەکانیان یاخود بۆ وەک سەرچاوێک دەتوانن بەکاری بێن نووسی سوودی لێ وەربگرن. یەکەم شت زانکۆ ئەبێ ئازادی وەربگرێت تا ئێستا ئازادی زانکۆیی نییە بۆیە ڕۆشنبیری کوردی مردووە ئەبێ خوێندکارانی زانکۆ خۆیان دەقەڵ ببژێرن نەک پێیان بڵێن فڵان دەق بکە ئازادی زانکۆیی داوا ئەەکەم لە سەرتاسەری کوردستانە لە هەولێر و سلێمانی و هەموو شارەکان ئازادی زانکۆیی هەبێ ئەو کاتە ئەتوان سوودی لێ ببینن. کێشە و گرفتانە چین کە دێنە بەردەم نووسەران بۆ چاپکردنی کتێبەکانیان و بڵاوکردنەوەی ڕۆمانەکانیان. ئەو کێشەیە بۆ هەموو نووسەرێ نیە بۆ دەگمەن بۆ زۆڵێکی وەکو من هەیە هەموو ئەوانە ئەو هەموو کێشە قورسەکە کردومە لەسەر شۆستەکان لە بازار لە چایخانەکان جێگۆ پێگەم نەبووە بەڕاستی. تا چەند گرنگە دەستگایەکی ڕۆشنبیری هاوکارتان بێ بۆ چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبەکان. زۆر بەداخەوە دەستگای ڕۆشنبیری لە کوردستانە هەست دەکەم هەر نییە بە چەند دەستگامت کەس هیچ شتێکی بۆ نەکردم ئەوەی کە هاوکاری کردم کاگەردەڵانی مامۆستا ئەحمەد هەردی بەردەوام لە کاتی نووسینی ئەو ڕۆمانەیە دەستی پێمەوە بووە مامۆستا زانە عەبدولکەریم هاوڕێی ئازیزم دوایی ئەوەی کەیان بە چاپ پەریزاخانی مرادی تەلەفۆنی بۆ کردم تیم پارەی چاپەکەت بۆیم لە کەنەدایە مانگی چوارێتەوە پارەی مەتبعەکەم بۆیە لەسەر ئەرکی ئەو کرا ئەتر کاک عەتا لە کەنەدا ئەویش بەردەوام هاوکاری کردوم لە کاتی نووسینی ڕۆمانەکەیە ئەتر دەستگاکان بەڕاستی نازانم چیەکەن هیوای کە بتوانین دەستگا ڕۆشنبیریەکان لێرەوە بۆ هیواین کە ئەوانیش بتوانن دەستگیرۆی ئێوەی نووسەران بکەن مامۆستا دەمێ بپرسم دوایین ڕۆمانی خۆت چی ئەبێ یاخود پرۆژەی داهاتووتان نووسین چییە؟ من دەستگیرۆی هیچ دەستگایەکم ناوێ سەریش بە هیچ دام و دەستگایەکی حکومەتی هەرێمان ناکەم ناشمەوێ یارمەتی من تازە ژیانم نزیکی مردن بۆ هیچیان بۆ نەکردم تازە نامەوێ من بە یاخیبوون بە سەرکێشی بە سۆبرمانیەتی خۆم ژیاوم هەر بە سۆبرمانیەتی خۆشم ئەژیم خۆشەویستی خەڵکی شاری سلێمانی هەزار حکومە دەیەنێ بۆ من قەم سەڵات جل هەموویم بە خۆڕایەنێ ئەوە بای هەموو دنیا پێویستیم نە بە حکومەتێنە ئەشمەوێ بەڵێ ئەم کتێبە لەکوێ بەردەست دەبێ یاخود ئەگەر خوێنەرێک بێوێ ئەم کتێبی دەست بکەوێ دەتوانێت لەکوێ ئەم کتێبە بەدەست بهێنە توانای بازارم نەماوە بەڕاستی چاویشم خەریکەش کوێرە بێ ئەوەی هیلا کردم کتێب ناخەمە بازارەوە لێرە و لە هەولێرێک کەم بە کۆر لە هەر شارێکی تر کرا بە کۆر لە ناسانەکانە ئەفرۆشرێ 280 لاپەڕەی فول بە فۆنتی چواردە بە وەرەقەی ئەسڵیش کردومە بۆی قەبارەی زۆر نەبێ زۆر هەم قەبارەیەنێ بە فۆنتۆمانە هەرچی عەلی مەتبعەکەم لەسەر داناوە 4000 بەڕاستی بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە لە فەرمو با ئەو میوانانە لێرەوە بفەرمونون مامۆستا تا چەند گرنگە ئاماژەت بەوە کرد کە کۆڕ و کۆبوونەوە بۆ ئەم کتێبانە بڵاوکردنەوەی کتێبەکان بکرێت بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە لە شاری هەولێریش ناساندن و بڵاوکردنەوە بۆ ئەم کتێبە دەکرێت تا چەند گرنگە کۆڕێکی لەم شێوەیە ساز بکرێت بۆ ناساندنی کتێبەکانی وەگوتم ڕۆمان زمانی ناکۆچی و زمانی شارستانیەتەکانە ئێمە لە ڕۆمانەوە پێشەکەوین پێویستە زۆتر لەسەر ڕۆمان بنووسرێ دروست بکرێ بەڵام بەداخەوە ئەمە کاری دکتۆرەکانی ئەکادیمیایە بەشەکانی زمان کاری کۆلیژەکانی ئادابە کاری ئەوانەیە کاری ڕخنەگرەکانە پێویستە ئێمە ئەو عەقڵیەتە لابێن ڕق و قین و ئەمە و حیزبایەتی و ئێمە ئەبێ بە عەقڵێتێکی ڕۆشنبیری کراوە کێشەمان لەگەڵ فکری خۆمانە هەبێ دەست پێ بکەین بۆی کۆمەلگاکەمان بگۆڕین بەڕاستی
کۆمەلگای کوردی لە حاڵەتێکی چەق بەستوایە پرسیار نییە بەڕاستی حاڵەتێک ئەبێ ئەم بارودۆخە بگۆڕێ ئەبێ لە بێدەنگیەوە بەرەو پرسیار بچین بەرەو ئەوە بڕین کە بتوانین بوارێکی ڕۆشنبیری باش دروست بکەین.